سەرەتای مەراسیمەکەمان بە چەند ساتێک ماتەمینی بۆ گیانی پاکی شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی کوردستان دەست پێ دەکەین. فەرمووی. پێشەکی بە خێراتنتان دەکەم. ئێمە وەکو کتێبخانەی گشتی سلێمانی هەڵساوین بە ئامادەکردنی فستیڤالێک بۆ هەردوو یادی ڕۆژی ڕاپەڕین 7 مارس لەگەڵ 8 مارس کە ڕۆژی جیهانی ئافرەتانە. بۆ مناسبە یەکەمیان یادی ڕاپەڕین کۆمەڵی چالاکی هونەرینیە ئامادەکراوە وەک خوێندنەوەی شعر و پیشاندانی کورتە فیلم بۆ ئەو مناسبەیە و بۆ ڕۆژی دووهەمیش 8 مارس کە ڕۆژی جیهانی ئافرەتانە پێداگری لەسەر مافەکانی ئافرەت و لە خودی شخصی خۆی و ژنێتی خۆی و بۆ ئەوەی کە هەر شتێکی هەیە کە بتوانێت بە دەنگی بەرز بیرکاتەوە و بە دەنگی بەرز بتوانێت نییە ئەوەی کە لە ناخەتی بێنێتە دەرەوە هەتاکو هەموو مافەکانی خۆی بەدەست بێنێت، چکە هەموو دەزانین نییە پێشەنگی هەموو خێزانێک کە دروستە بێ یەکەم جار لە ئافرەتەوە دەست پێ ئەکا و دواتر نییە هەتا ئەگاتە سەرکردایەتی. من بڕوام بەوە هەیە کە ژن توانایەکی یەجگار لە ڕادەبەدەری هەیە بەرامبەر هەموو شتەکان. پێشتر ئێمە ئەو ئاهەنگێکی کردنەوەی قوتابخانەی کەریمزەندمان کرد لەوێ، ئەم بەڕێزانە لەوێ بوون، زۆر خۆشحاڵ بوون، بانگێشتیان کردین کە بەشداری ئەم یادی ڕاپەڕین و ڕۆژی ژنان بکەین لە کتێبخانەی گشتی. بە خۆشحاڵیەوە ئێمە ژۆک و گروپی قوتابخانەی شەید غەفور و کەریمزەند بەشداریمان کرد، وەکو هەم ئەندازەی وەکو هەندەسەی سەوتی قاعەکە ئێمە سەرپەرشتیمان کردو و وەکو کۆمەڵک گۆرانی و سرودی نیشتیمانیش بە خۆشحاڵیەوە بەشداریمان کرد. ئەوە ژەگەڕێتەوە بۆ ئەو سابقە مۆسیقی کە هەمە لە مناڵی و من کاری مۆسیقی بەس من گۆرانی دینی و نیشتیمانی زیاتر ئەڵێم و ئەو تەلەبانە هەر لە ئەساسەوە لەسەر ئەساسێکی پەروەردەی هونەری ڕۆشنبیری مۆسیقی ڕامێناون بۆی لەسەر ئالەتەکان و تەمرینی سەوت و سۆڵفێج ئەوانە بۆیە سپاس بەخوا کارەکە جێ ڕەزامەندی ئامادەبوان. حوسڵ و توانایە ئەم نەبوونی ئەم بێهێزیە ئەو کارە جوانە چی لە بە مامۆستاکان وکو خودی خۆت و خوێندکارەکانت ئەڵێ حوسڵێکی زۆر باش بوو؟
ئەوە جێی تێڕامانە بەوەی کە لە کاتێک لەم دۆخەنا لەبار و لەم قەیرانەیە مامۆستا کە لەگەڵ ئەو بایکۆت و شتەشە ئێمە ئەم هەموو هەوڵ و چالاکی و جوودا ئێمە ئەوە ئەڵین کورد دەڵێت تەشی ڕێز بێ وە کۆڵێ ئەوە پندێکی جوانە یعنی تۆ ئەگەر ئیشی خۆت بکەی هەر چۆن بێ و لە هەر کاتێک و لە هەر بوارێک و لە هەر ساتێکا بێ ئەتوانی ئیشکەی ئێمە ئەمانەوێ بە خەڵک بڵین ورەمان نەڕۆخێ ئومێدمان هەبێ داهاتوو یعنی گەشتبین بین بە داهاتوو ئەو مناڵانە پەروەردەکەین لەسەر ئەساسێکی نیشتیمان پەروەری و خۆشەویستی خاک و کوردستان و ئەمانە هەمووی کارێکی پەروەردەیی ئەوێ ئەمانەیە ڕۆشنبیری بخەینە مێشکی خەڵکەوە بە تایبەتی تەلەبەکانمان قوتابیەکانمان کە لە ئێستا و نیشتیمانیان خۆش بوێ ڕاستە لەم نەهامەتیاین بەڵام خۆشەویستی خاک و نیشتیمان لە نەهامەتی و لە هەموو کاتێکا زەڕورە و پێویستە و ئەشمانەوێت ئینشاءڵڵا بەردەوامە بین لە چالاکی تر.